سەرەتا بە خیاتنی تەلەڤیزیۆنی پەروەردەی یەکەین بەڕاستیان وی ساڵانەی کە ساڵانە ئەکرێ بۆ پێشوازی لە قوتابیانی پۆلی یەکەم ئەم جۆرە فی ساڵانە واکە کە ئەو قوتابی کێتە قوتابخانەی خۆش بێ مامۆستای خۆش بێ خوێندنی خۆش بێ بێگومان ئەمە کارەکاتە سەر چالاشی ئەو قوتابیە کە چۆن حەزی لە چ بوارێک بێ حەزی لە مامۆستایی بێ حەزی لە مهندسی بێ ئەمە یەکەم ڕنگدانەوەیەتی کەیەتە قوتابخانە بۆ پاژەڕۆژی قوتابیەکان و خۆشم سرودێکم ئامادە کردو و باش پارێزدام بۆزانەوە کە سرودی خونچە گوڵەکانە تێکستی خۆمە و ئاوازی مامۆستایاتی ژاژڵەیە و تۆماری دەنگیش زرنگ خالیدەوە ینی ئەمە ئەبێتە ئەم جۆرە سرودانە بێتە هۆیەوەی کە قوتابی قوتابخانەی لا خۆشەویستتر بێ کتێبی لا خۆشەویست بێ مامۆستای لا خۆشەویستتر بێ ئەکات ئەمە دەورێکی زۆرە بینێت لە پەروەردەیە خۆ پەروەردە هەرەوە نییە کە بێکتە دەرس خوێنن شووە پەروەردە لە ماڵ و دەست پێکە ئەنجا قوتابخانە لە قوتابخانە پەروەردەکە بێت زیاتر بێت لە هی ماڵەوە دیارە بۆ ساڵی تازەی خوێندن ئێمە وەکو کارجێڕی قوتابخانەی شاهێن هەستین بە دروستکردن و سازدانی ڕێوەڕەسمێک بۆ قوتابیە خۆشەویستەکانی پۆلی یەکەم کە دێنە ئەم قوتابخانەیە کە نزیکی 35 قوتابی دەبێت بۆ ئەمانە بە باشمان زانی کە ئاهەنگێکیان بۆ سازکەین لە مۆزیک و لە گۆرانی و لە ئۆپەرێت و لە نمایشی سڵایدەکانی داتاشۆ هەموو ئەمانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە ئەمە نەک وەکو ئەوەی کە ڕێوڕەسمێک بێت بە ڕۆتین بڕوا بڕێەوە بەڵکو ئەمە کاریگەری دەرونی لەسەر قوتابی بەجێڵێ قوتابی لە ژینگەیەکەوە دێتە ناو قوتابخانەوە کە ژینگەیەکی زۆر ئازادە بۆ ئەو ژینگەی ماڵەوە کەی برسی ببێنانەخوا کەی بیەوێ ئەخەوێ کەی بحەسکە ڕائەکە بەڵام لێرە دەبێ وابەستە بێ بە زەنگلێدانەوە وابەستە بێ بە چوونە ژوورە وابەستە بێ بە کۆمەڵە شت ئەم سەرەتایە پێویستە بەوەی کە دەست پێ بکەین بە گۆرانی بە ئاهەنگ بە یاریەکان بە دەربڕینی خۆشیەکان بۆیە ئێمە هەموو ساڵێک ئەم ڕێوڕەسمەکەین بە تایبەتیش ئەم ساڵ بە جوانتر لە ساڵانی پێشوش چکە ئەزمموی ساڵانی پێشوش خراوەتە سەر ئەم ساڵ بۆ کارکردنمان لە بەڕێوەبردننی ئەم ڕێوڕەسمەدا ئێمە جانتامان بۆ دابینکردون بۆ هەموو قوتابیەکان و لەگەڵ یا کتێبەکانمان بۆ ئامادەکردون لە پۆلەکانی خۆیان دواتر ئەگەر جەنابتان نەڕۆن دایک و باوکانی ژەچنە ناو پۆلەکەوە جانتاکان ئەدرێتە قوتابیەکان ئەو جانتا و کتێبانە هەرمووی لەلایەن کارجێڕی قوتابخانەوە دابین کراوە. دارەکان خۆشەویستن دڵسۆز و خۆنەویستن بۆ لە ساڵی هەموومان وەرزش ئەکەین بەیانیان لە ڕێکخراوی FEO-ەوە خات و پەریخان پێی خۆش بوو بێتە ئێرە ئەویش لەسەر ئەم مێزە لە دواترا گەروێنەی بگرن ڕازێنراوەتەوە کۆمەڵی دیاری بۆ کوڕان و بۆ کچان ساز کردووە. دیارە ئێمە ئەگەر بیر بکەینەوە ئەم قوتابیە ڕاستە لە خێزانێکەوە هاتووە دایک و باوکی لەو خێزانەیە بەڵام ئەگەر بێتە سەر چمکی نیشتیمانی بە هاوڵاتی بوون ئەو مناڵی هەمومانە مناڵی ئەم نیشتیمانەیە ئەکرێ بە جوانترین شێوە پەروەردەی بکەین. دیارە یەکەم سەرنجی قوتابی بۆ قوتابخانە ئەگەر یەکەم سەرنجی بە جوانی بینی بە خۆشی بینی ئەم خۆشیە وای لێەکە کە زیرەک بێ کە وابەستە بێ کە قوتابخانەی خۆش بوێ کە حەسکە زیاتر و زیاتر لە ناو قوتابخانەیە بمێنێتەوە. هۆکاری زۆر قوتابی کە لە قوتابخانەدا بڕێ ئەوەیە پێشەوەی بێنە قوتابخانەکە دایک و باوکیان بە قوتابخانە و بە مامۆساکانیان ترسێنێ ئەمەش کێشەیەکی گەورەیە سبێنێکی بۆ قوتابخانە بە قوتابیەکە وترێت مامۆسا لێت دەدا لێت تووڕە دەبێت
ئەوەی کە لە مەبدەئی مامۆسایانی کارجێڕی ئەم قوتابخانە هەیە ئەوەیە ئێمە بە هیچ جۆرێک بڕوامان بە تونند و تیژی نییە، بەڵکو بڕوامان بەوەیە کە پێویستە بە شێوە زانستیەکە قوتابی پەروەردە بکرێ بۆ ئەو کایە نیشتیمانیانەی کە لە ئایندەدا دێتە بەردەمێ، چکە ئەو ئەبێ کەسێکی بەسوود بێ، ئەبێ کەسێکی بەتوانا بێ، ئەبێ کارامە بێ، ئەبێ شارەزا بێ، ئەبێ گوێگر بێ، ئەبێ چالاک بێ، ئەبێ کارکەر بێ، ئەبێ تەمبەڵ و گەندەڵ نەبێت. چۆن ئێمە ئەمە دروستکەین؟ کێشەی گەورەی ئەم کۆمەلگایی ئێمە حەزیان لە پارەیە، حەزیان لە دەستکەوتە، حەزیان لە ئیمتیازاتە، بەڵام وەکو ئەوە زۆر حەزیان لە کارکردن نییە، نوێ بە سعاتێکی کاری کەم ئەم شتە بەدەست بێنن. ئەمە کللتورێکی خراپە، ئەمانە ئەم کللتورە بگۆڕێن بە کللتورێکی باشتر.